بینەرانی خۆشەویست لەم بەشە لە بەرنامەکانماندا بابەتێکتان پێشکەشەکەم کە تایبەتە بە بۆنەی ڕۆژی جیهانی کۆبانی لەژێر ناونیشانی ژنانی کۆبانی چۆن وەهمی لاوازیان تێکشکاند لە نووسینی بەڕێز سعید ئەمانی. ژنانی ڕۆژاوای کوردستان دوو وەهمی گەورەیان تێکشکاند. یەکەمیان وەهمی نەرمونیانی ژن بوو کە مێژوویەکی سەدان ساڵەی هەبووە و دووەمیشیان وەهمی چەکدارانی داعش بوو کە بوو بە مایەی ترس و تۆقین بۆ جیهان. ژنانی کۆبانی ساڵی 2015 بۆ جیهانیان سەلمان ژن ئەو ڕەگەزە لاواز و نەرمونیانە نییە لە بەرزەم وەهمی بەهێزی پیاودا چۆکدا بدات. ئەویش بەتەنیش پیاوانەوە ئامادەیە تاکو ناو جەرگەی ترس و جەنگەکان بڕوات و ئازادی بۆ ژن و پیاوانیش بەدەست بهێنێت. گایل تسیماش لیمۆن لە نوێترین کتێبیدا بە ناوی کچانی کۆبانی چیرۆکی شۆڕش، ئازایەتی و دادپەروەری باس لە چیرۆکی سەرکۆچنەکانی ژنانی کۆبانی و تێکشکاندنی وەهمە گەورەکان دەکات لەلایەن ئەم ژنانەوە. کتێبەکە لەلایەن کۆمپانیای هیدن لایتەوە دەکرێت بە زنجیرە. ئەوەش دوای ئەوەی کۆمپانیاکە مافیکردنە زەنجیرەی کتێبەکەی بەدەستهێنا. کتێبەکە ئازایەتی و پاڵەوانی ژنانی کۆبانی دەگیڕێتەوە، دامەزراوەکەش دەیەوێت لە ڕێگەی زەنجیرەوە ئەم ئازایەتی و پاڵەوانێتیە پیشانی هەموو جیهان دات. هەلێک بۆ ڕۆژاوە. دوای سەرهەڵدانی شۆڕشی گەلانی سووریا، کورزەکانی ڕۆژاوی کوردستان هەلێکی گەورەیان بۆ دروست بوو تاکو بگەن بە ئازادی. کشانەوەی هێزەکانی سووریاش لە تەموزی 2012 وای کرد کورزەکان دەست بەسەر ناوچە کوردیەکاندا بگرن و حەزبی یەکیەتی دیموکرات هەیەدەش ڕابەرایەتی بەڕێوەبردنی شارە کوردیەکانی دەکرد. دواتر کورد لە باشوور، باکوور و ڕۆژهەڵاتی کوردستانەوە ڕوویان لە ڕۆژاوای کوردستان کرد تاکو خۆبڕاوەرتیەکەی ئەو پارچەیەی کوردستان بەهێزتر بکەن. یەپەگە و یەپەژە. دواتر یەکینەکانی پاراستنی گەل یەپەگە و یەکینەکانی پاراستنی ژنان یەپەژە دامەزران. ئەم دوو هێزە توانیان بەرگری لە خۆبەڕێوەبەری ڕۆژاوی کوردستان و ناوچە کوردیەکان بکەن و ڕێگە نەجەن بکەوێتە دەست گروپە چەکدارەکانەوە. پێکەنانی ئەم دوو هێزە گوڕوتینێکی زیاتری نەتەوەی دروست کرد و بوو بەهۆی ئەوەی کورد و تەنانەت پێکاسەکانی دیکەی ڕۆژاوی کوردستان هەست بکەن دوو هێزی گەورە هەیە و دەیان پارێزێت، ئەمەش دوای دەیان ساڵ لە ستەم و چۆسانەوەی ڕژیمی سووریا. شەڕی کۆبانی کیلی هاوپەیمانی. بەشێکی گەورەی جیهان ترسیان لە کەوتنی کۆبانی هەبوو. زۆرینە چاوەڕوان بوون داعش دەست بەسەر کۆبانیدا بگرێت، بەڵام ژن و پیاوەکانی کۆبانی و ڕۆژاوای کوردستان جیهانیان تووشی شۆک کرد. ئەوەش دوای ئەوەی توانیان گەورەترین و ترسناکترین هێز لە کۆبانی تێک بشکێن و نەهێڵن ئەو قەڵا بەهێزە بکەوێت. هاوپەیمانی نێودەوڵەتی بۆ ئەوەی کۆبانی نەکەوێت بڕیاریدا لە ئاسمانەوە هاوکاری ژن و پیاوانی کۆبانی بکات. فڕۆکەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش دەستیان بە بردومانکردنی هێزەکانی داعش کرد. هاوپەیمانان لە ئاسمانەوە و شێڕوانانی کۆبانی لەسەر زەویەوە دەستیان بە کوتان و هەڵتەکاندنی هێزی داعش کرد. هەلی ئازادی ژنان. بە درێژایی شەڕەکانی ڕۆژاوی کوردستان لە دژی چەکدارانی داعش، ژنانی ڕۆژاوا لە چوارچێوەی یەپەژە و هێزەکانی دیکەدا لە هێڵی پێشەوەدا بوون. ژنان سەرکردایەتی بەشێکی زۆری شەڕەکانیان کردووە و تاکو ناو جەرگەی داعش ڕۆیشتون. شەڕوانە ژنەکانی کۆبانی ئەو وەهمەیان تێکشکان کە ژن تەنها نەرمونیانە و لاوازە. وەک بەشێک لە چەکدارانی داعش دانیان پێداناوە تێکشکاندنیان لەلایەن شێڕوانە ژنەکانەوە زیاتر ئازاری داون تاکو شێڕوانە پیاوەکان. ئەمەش لەو هەزرەوە هاتبوو کە ژن لاوازە و ناتوانێت بجەنگێت. شێڕوان لە جیهاندا. دەرکەوتنی ژنانی کۆبانی لە جەنگی دژ بە داعشدا سەرنجی هەموو جیهانی بەلای خۆیدا ڕاکێشا. مێدیاکانی ڕۆژاوا گرنگیەکی زۆریان بە ڕۆڵی شێڕوانە ژنەکاندا و چەندین فیلم و دیکۆمنتاریان لەسەر بەرهەم هێنان. چەند کتێبێکیش لە ئاستی جیهاندا لەسەر ئازایەتی و چاونەترسی ژنانی کۆبانی و ڕۆژاوای کوردستان نووسراون کە توانیان
هێزە ترسناکەکەی شام و عێراق تێک بشکێن و ناوەندە دەوڵەتیەکەشیان کۆنتڕۆڵ بکەن. ئەم دەرکەوتنەوەی شێروانە ژنەکان لە کاتێکدایە پێگەی ژن لە وڵاتانی ڕۆژهەڵاتی نێوەڕاست لە ئاستێکی کەمدایە و ڕۆڵی ژنان لاواز و کەم کراوەتەوە. ژنانی ڕۆژاوی کوردستان سەلماندیان ژن لاواز نییە، بارودۆخ و کۆمەڵگا هێزەکەیان دەکوژن و لاوازیان دەکەن. ئازادی ژنان. حەزبەکانی بەڕێوەبەری ڕۆژاوی کوردستان گرنگی زۆر بە ژن ئەدەن و بەشێکی دیاری ناوچەکان لەلایەن ژنانەوە بەڕێوە دەبرێت. ئەوە جگە لەوەی سەرکردایەتی چەندین چالاکی و ئۆپراسیۆنی گەورەیان کردووە. ژنان ڕاکێشەری سەرنجی بیانیەکان. بیانی و ڕۆژاواییەکان وەک ژنانی وڵاتانی دیکە سەیری ژنانی کوردیان دەکرد. بەڵام دەرکەوتنی شەروانانی ڕۆژاوی کوردستان لە گۆڕەپانەکانی جەنگ و ڕوبەڕووبوونەوەی داعشدا بۆ چوونی بیانی و ڕۆژاواییەکانی لەبارەی ژنانی کوردەوە گۆڕی. سووریا کە دەیان گروپی چەکداری تۆندڕە و مەسەویتیا بووە مایەی مەترس بۆ ناوچەکە و ڕۆژاوای جیهانیش، بۆیە لەگەڵ دەرکەوتنی شەروانە پیا و ژنەکانی ڕۆژاوی کوردستان کە پێکەوە و شان بەشانی یەکتر لە دژی داعش شەڕیان دەکرد، وای کرد وڵاتە ڕۆژاواییەکان ڕوو لە ڕۆژاوای کوردستان بکەن و هاوپەیمانیەتی لەگەڵ شێرواناندا ببەستن.